بناوی خوا سلام هاوران هیوام لر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. و بەڕێزانەکە یەکەم جارە و چەنەلەیە بینن لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتماین 72 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنەلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنەلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنیشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بین ڤیدیۆکان ببینن. بەڵێ هاوڕان، ئەمڕۆ ئەموێ باسی پرۆژەیەکی زۆر گرنگ بکەم لە بواری گەیم و هەروەها مێتاڤەرس کە هەروەکو لە ڤیدیۆی پێشووترا بۆ ئێوەم باس کرد کە قەول بە بوو من پرۆژەیەکی باش و جێی متمانە بە ئێوە بناسێنم لە بواری گەیمینگ و هەروەها مێتاڤەرس بۆ ئەوەی ئێوەش ئەگەر پرۆژەکەتان بەدڵ بێ بەشداری بکەن. بەڕێزان، پرۆژەی ئەمڕۆ پرۆژەی ستارت ئەتلەسە کە گەورەترین پرۆژەیە لە بواری گەیم و هەروەها لە بواری مێتاڤەرس و بلۆکچینە کە NFT و هەروەها مێتاڤەرس کە گەورەترین شۆڕشی کرد لە بواری دراوە ئەلکترۆنیەکان و زۆر کەس لە بواری NFTەکان و هەروەها لە بواری گەیمینگ مێتاڤەرسەوە واتە ئەو گەمانەی کە پەیوەستن بە مێتاڤەرسەوە زیاترین قازانجیان کرد. بەڵام ئەمڕۆ هەروەکو گوتم من گەورەترین و باشترین پرۆژە بە ئێوە ناسێنم بۆ ئەوەی پێشەوەی گەمەکە لانچ ببێ بۆ ئەوەی ئێوەش بەشداری بکەن و لە ڕێی ئەم گەمەوە زیاترین قازانج بکەن بۆ ئەوەی ئێوەش بزانن کە ئەم گەمەیە گرنگی ئەم گەمەیە چییە لە بواری مێتاڤەرسە و هەروەها زیاترین قازانج بکەن. بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیۆکەی بە پێش مەیەخن چونکە زۆر شتی گرنگەیە کە لە ناوەڕاستی ئەم ڤیدیۆیان باس کردووە. بەڵێ هاوڕان، یەکەم جار من هاتمە ناو کۆین مارکێتکە بۆ ئەوەی دراوی ئەلکترۆنی ئەم گەیمەکە ستارت ئەتلەسە بۆ ئەوەی بەڕسی ئەم دراوەی بکەین یەکەم جار اینجا چینە ناو گەیمەکە و کڕینی NFTەکان کە چۆن بتوانین NFT گەمەکەی بکڕین. لێرانە بەڕێزانم هەروەکو بینن نرخی دراوەکە 0.12 واتە 12 سنتە، هەروەها لە ڕوتبەی 272 بازاری کریپتۆکارنسیە، 257,000 کەس توکەنەیان لە واچلیستی خۆیان هەیە و هەروەها لەسەر شەبەکەی سۆلۆنایە کە زۆر گرنگە هاوڕان چونکە شەبەکەی سۆلۆنا گەسفی واتە حەقی گواستنەوەی پارەکان زۆر کەمە لەسەر شەبەکەی سۆلۆنا و هەروەها مارکێت کەپی 261 ملیۆن دلارە و هەروەها مارکێت کەپی ڕۆژانەشی 18 ملیۆن دلارە. ماکس ساپلای واتە عەدەدی دراوەکە هاوڕان 36 ملیارە، نموداری هەفتانە و ڕۆژانە و ساڵانەیە بینن کە تاکۆ ئێستا چەند بەرەو هەڵکشان و داکشان چووە. ئێستا باشترین فرسەتە بۆ کڕینی ئەم دراوە. بەڵام ئەوە بە نسبەت دراوەکە بۆ بەڕێزانم ئێمە ئەمانوێ زیاتر باسی گەیمی ئەم دراوەی بکەین کە بەڕاستی گەیمەکی زۆر بەقووەتر وەکو گوتم ستارت ئەتلەس بۆ ئەوەی ئێوەش بەشداری لەم لە NFTەکانی ئەو گەمەیە بکەن و هەر کاتێک کە لانچ بوو زیاترین قازانج بکەن. لێرانە بەڕێزانم لە بەشی وێبسایت ستارت ئەتلەسەیە کلیک لەسەر ئەو بەشەیەکەی و یەکسەرە دەیتە ناو ئەم سەفحەیە. کاتێک هاتیتە لێرە بەڕێزانم هەروەکو بینن بەڕاستی ئەتوانم برێم یەکێکە لە باشترین گەمەکان دواتر پێتان نەرێم کە بچی ئەم گەمەیە گەمەکی زۆر باشە و زووتر بەشداری بکەن لە داهاتوودا زیاترین قازانج چەکەن. لێرانە پلەی ناو هەیە کلیک لەسەر ئەو بەشەیەکەی کاتێککە کلیکت کرد بەڕێزانم دەیتە ئەم سەفحەیە. ئەم سەفحەیە زۆر گرنگە بەڕێزانم چونکە چەند لای چەپی وێبسایتەکە چەند ئایکۆنێکی گرنگکەیە بۆ ئەوەی یەک بە یەک بۆ ئێوە شەرح بکەم. کاتێک هاتیە لێرانە بەڕێزانم یەکەم جار تۆ دەبی کانێکت ڤالیت بکەیت بۆ ئەوەی بەشداری لەم وێبسایتە بکەی ئەبێ ڤالیتەکەت هەبێ، ڤالیتی تایبەت بە شەبەکەی سۆلۆنا کە من ڤیدیۆیەکم دروست کردووە کە باشترین ڤالیتی فانتۆمە کە هەروەکو ئازانن 3 ڕۆژ پێش ئێستا من ڤیدیۆیەکم دروست کرد چۆنیەتی بەشداریکردن لە واڵێت یاخود جزدانی پارەی فانتۆم. لینکی ئەم ڤیدیۆش لە ژێرم ڤیدیۆی دانین بەڕێزانم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئێوە بچن بەشداری لە جزدانی پارەی فانتۆم بکەن و بێن لە گەمەکە بەشداری بکەن. چونکەم پێشتر دروستم کردووە کانێکت ڤالیتەکەم بەڕێزانم لێرانە چەندین ڤالیت دەدەتێت کە باشترینیان هەروەکو گوتم فانتۆمە کە گوتم من ڤیدیۆکەم دروست کردووە لە ژێرم ڤیدیۆی دانین. کانێکتەکەم لێرانە بەڕێزانم
لێرانە کانێکتەکەی کاتێککە کانێکتت کرد لێران هەروەکو بینم بەڕێزانم ئێستا والێتەکەم ئەد کرد بەو وێبسایتی ئەتلەس ستار بەڵێ بەڕێزانم گرنگترین بەشەکانیان گەیمە پێتان نەدەم بەڵام پێشەوەی هاوڕێیان تەماشای ئەم ڤیدیۆی بکەن دواتر دێنەوە. Legend has it that somewhere on the other side of space is a diamond the size of a planet. And everyone is out to find it. So I guess it all comes down to one thing. Who'll find it first? بەڵێ بەڕێزانم هەروەکو بینیتان کە بەڕاستی لە ترێیدی گەمەکەی دیارە لە دێمۆی گەمەکەی دیارە کە بەڕاستی لە داهاتووەکی زۆر نزیکدا کە چ گەمەکی بە قووەت دەبێ و ئەگەر لە ئێستادا ئێوە ئەو NFTیانە نەکڕن کاتێکە گەمەکە لانج بوو واتە پێم وایە لە ئەواخیری 2022 ئەم گەمەیە لانج ببێ ئەگەر ئێوە زوو بەشاری نەکەن بەڕاستی ناتوانن ئەو NFTیانەی کە ئێستا بە $20 کڕن دواتر بە چەندین هزار دلاریش ناتوانن بکڕن واتە گەمەکە زۆر بە قووەتە چونکە ئەم گەمەیە هاوڕێیان کە گەمەکان بە کوتنویسی و هەروەها بە دوو ڕەهەندی دروستکراون بەڵام ئەمە گەمەیەکە گەمایەکی فەزاییە کە لە بواری مێتاڤێرسایە و هەروەها کوتنویسی بەکار ناهێنێت چکەوە مەکینەیەکی زۆر گەورەی بەکاردنی و حالەتێکی سینەماتیک ئەبەخشێ بە گەمەکە و هەروەها گەورەترین مۆتۆڕی بەکارهێنەوە بوو ئەم گەمەیە کە هەروەکو بینن لە گەمەکەش کە تەکنیکی سێڕەهەندی لەم گەمەیە بەدیەکرێت بەلاوڕان کاتێک کە کانێکتت کرد لێرانە چەند بەشی گرنگکەیە بووەوەی بووەوە شەرح بکەم کە گرنگترین نیان بووەوە شەرحەکەم لێران هەروەکو بینن والێت کانێکتەیە کە کانێکتم کردووە لێرانە مارکت پلیسەیە مارکت پلیس چییە هاوڕان ئەو شوێنەیە کە تایبەتە بەو گەمەیە NFTیەکانی پێشەوەی گەمەکە لانج ببێ ئەفروشێ واتە ئەم نرخە کە ئێستا هەیە نرخی خودی وێبسایتەکەیە ئەگە هاتوو هەر سەفینەیەکت کڕی سەفینەی فەزایی ئەگەر هاتوو عەدەدەکەی تەواو بوو واتە تۆ مەجبوری بە چەندین بەرابەر 100 بەرابەر 200 بەرابەر یەک NFT بکڕیت واتە ئێستا باشترین فرسەتە بۆ کڕینی NFTیەکان چونکە خودی وێبسایتەکە نرخیان داناوە و وەیواتوانن بە ئەرزانترین نرخ بکڕن بۆ ئەوەی ئەو سەفینە فەزاییانە لە گەمەکە کاتێکە لانج بوو بەکاری بهێنن لێرانە بەڕێزانم کاتێک کلیک لەسەر مارکت پلیسیەکەی چەندین سەفینەتە دەتێ کە هەندێکیان بەڕاستی زۆر گرانن و دواتر دێنە سەر نرخی ئەوانەی کە گرانن بەڵام لێرانە دوو سەفینەی زۆر باش و هەرزان هەیە کە ئێوە پێویستە ئەگەر گەیمینگن بەڕاستی گەیمینگن پێویستە ئەو دوو سەفینەیە بکڕن بۆ ئەوەی کاتێکە گەمەکە لانج بوو زیاترین قازانج بکەن سوودی ئەم سەفینانە چییە بەڕێزانم سوودیان ئەوەیە کاتێکە گەمەکە لانج بوو تۆ ئەگەر NFT ئەم گەمەت نەبێ واتە ئەگەر سەفینەت نەبێ ناتوانانی لە گەمەکە بەشداری بکەیت گەمەکە بە خۆڕایی نییە تۆ ئەبی NFT ئەو گەمەت هەبێ بۆ ئەوەی بتوانانی لە گەمەکە ستار ئەتلەس بەدەست بهێنی و هەروەکو بەخۆی ئاماژەیان پێ کردووە کە خوێندیتم بەڕێزانم هەر شتێک کە تۆ لەو گەمەیە بەدەستی دێنی وەکو NFT ئەتوانی بفروشی کە بەڕاستی من ئایندەیەکی زۆر باش بۆ ئەو گەمەیە ئەبینم چونکە حاڵەتی سێڕەهەندی هەیە و هەروەها سینەماتیکیشە لێرانە و پەلجات هەیە بەڕێزانم ترید کاتێک کلیک لەسەر ترێدیەکەی هەروەکو بینم بەڕێزانم لێرانە بۆی هەیە کلیک لەسەر بۆیەکەی بەڵام هاوڕان پێشەوەی بینەسە و بەشەی تۆ کاتێک کە فانتۆمت دابەزان تۆ پێویستە بۆ کڕینی ئەم دراوەیە ئەم بەڵەمانە تۆ پێویستە دراوی ئەلکترۆنی سۆلت هەبی سۆلۆنا بەڕێزانم کە لە ئەکسچێنجەکان ناتوانن بچن لە بەشی دێپۆزیت لێرانە ئەدرسەکە بەڕێزانم کۆپیەکەیت کاتێکە کۆپیت کرد ئەدرسەکە ئەبەیتە ئەو ئەکسچێنجەی کە
دراوی الکترونی سولونای اتوانی بیکڕی و دواتر بە ئاسانی ئەتوانی دراوەکەت بینیە ناو جزدانی پارەی فانتۆم و کاتێک کە پارەکەت هینە ناو و کاتێک کە سولۆنایەکە هاتە ناو جزدانی پارەکەت بەڕێزانم کە فانتۆمە تۆ ئەبی سولۆنایەکەت بیکەیت بە USDC بۆ ئەوەی تۆ بتوانی بە ئاسانی NFTەکان بکڕیت کاتێک کە سولۆنات هەبوو لێرانە بۆ نمونە ئەم بەشە هاوڕێیان بەشی سێیان کلیک لەسەر یەکەیت تۆ سولۆنایەکەت لێرانە بونمونە هەرچەند سولۆناتەبی ئەگۆڕیت بە USDC و کاتێک کلیک لەسەرە و ئایکۆنە یەکەی یەکسەرە سولۆنایەکەت ئەبیت بە USDC واتە هاوڕان لێرانە ئەگەر تۆ بتەوێت NFT ئەم گەمەیە بکڕی یەکەم جارتەی بچی لە ئەکسچێنجەکان سولۆنای بکڕی سولۆنا بخیتە ناو جزدانی پارەی فانتۆم لێرانە لەو بەشەی هاوڕان بچی سولۆنایەکەت بیکەیت بە USDC کوین و لێرانە ماکسیەکەم بوونمونە کلیک لەسەر ئایکۆنە یەکەی سولۆنا لەناو خودی ئەم والێتە ئەبێت بە USDC کوین چونکە بۆ کڕینی ئەم سەفینە فەزایانە هاوڕێیان تۆ ئەبی USDCت هەبێ ئەتوانی بە سولۆناش بکڕی بەڵام ئاسانتر وایە کە بە USDC بکڕن لێرانە کاتێک کلیک لەسەر ترێیدیەکەی ئەتوانین بچین لێرانە بۆی بکڕین ئەم سەفینەیە لێرانە هاوڕێیان لەسەرەوە USDC هەڵەبژێرین لێرانە کە ئێستا بەڕاستی زۆر هەرزان بووە من بە 20 دلارم کڕی بەڵام ئێستا خەلکانێک بۆ فرۆشتنیان داناوە کە ئەتوانی لێرانە ئەرزانترین نرخ هەڵبژێری یەک دانە دوو دانە هەر چەندت بتوێ ئێستا بە 12 دلار ئەتوانی بکڕی نزیکەی 13 دلار 12 دلار و 99 سنتە هەرەکو گوتم باشترین سەفینەیە چونکە هەرزانترینیانە ئۆپەلجێت کاتێک کە لێرانت کردە USDT و سەفینەکەشت یەک دانە هەڵبژارد بای ناو کاتێک کە کلیک لەسەر بای ناوت کرد بە ڕێزانم لێرانە کەمێک چاوەڕێیەکەین کاتێک کە کلیک لەسەر بای ناوت کرد ئەگە پارەت هەبێ لەناو فانتۆمە USDC کوین لێرانە داوای کانفێرمت لێکە کانفێرمەکەیت و ئەم سەفینەیە بۆ تۆ ئەکڕێ و سەفینەی دووەم بە ڕێزانم کە ئەو دوو سەفینە زۆر باشن چونکە هەرزانن سەفینەی X4 بە ڕێزانم ئەمەش سەفینەیەکی فەزاییە کە لە ناو گەمەکە بەکاری دێت لێرانە ئەکەیتە USDT هەرزانترین نرخ کە داناوە 16 دلارە چەند عەدەدە دەتوێت ئەکڕی لێرانە و دواتر بۆی ناوەکەی و سەفینەکە ئەکڕێ زۆر بە ئاسانی ئەم دوو سەفینە هاوڕێیان هەرزانترین سەفینەن لە ناو ئەو گەمەیە بەڵام پێشەوەی بچنە ناو سەفینەکانی تر بە ڕێزانم بۆەوەی نرخی ئەم سەفینانە پێتان برێم لێرانە کاتێک کە کڕیت ئەم دوو سەفینەت کڕی ئەچیتە سەر بەشی ئینڤێنتۆری هاوڕێیان لێرانە ئێستا پێشانمەدە کە من چەند سەفینەم کڕیوە واتە دوو سەفینە لە ئۆپێلجەت و هەروەها دوو سەفینەشم کڕیوە لە X4 هەروەکو لێرانە ئەبینن کاتێک هەیە کڕم بە ڕێزانم لەوانەیە چەند سەعاتێک یاخود چەند دەقەیەک شەرت نییە کاتێکە کڕیت لێرانە ناهێت چاوەڕێ بکەن لە بەش ئینڤێنتۆری چەند سەعاتێک چاوەڕێ بکەن بخۆی سەفینەکە لێرانە زیاتە بێ و دواتر لە خوارەوە کلایم هەیە کاتێکە کلایمەکەیت یەکسەرە سەفینەکە دێتە کە NFTە دێتە ناو جزدانی پارەی تۆ لەو بەشەی هاوڕان کاتێکلی لەسەر ئەو بەشەیەکەی هەروەکو بینن سەفینەکانم ێساهاتینە ناو جزدانی پارەی من کە فانتۆمە واتە کاتێک کە سەفینەکەت کڕی لێرانە کلایمتە دەتێ ئەگەر لێرانە لە خوارەوەی هەر سەفینە کلایمتە دەتێ کە کلایمت کرد سەفینەکە یەکسەرە دێتە ناو فانتۆم والێت ئەوە هیوادارم بۆ ئێوە ڕوون ببێتەوە بە ڕێزانم کە چۆن سەفینەکان بکڕین با بچینەوە سەربەشی مارکێت پلیس بەڕاستی ئەمەوەی گرنگیەم گەمەتان پێ برێم هاوڕێن کە پێشەوەی لانچ ببێ ئێوە پێویستە ئەو دوو سەفینەی بکڕن چونکە ئەگەر گەمەکە لانچ بوو ئێستا کە بە 20 دلاریە کڕن ئەو کات هاوڕێن ناتوانم بە 1000 دلاریش بکڕن چونکە بەڕاستی گەمەکی زۆر بەقووەتە لێرانە چەند سەفینەی تر بە ڕێزانم کە کاتێک کلیک لەسەر سەفینەکەیەکە هاوڕان لێرانە معلوماتی ئەو سەفینەت دەداتێ کە لە ناو گەمەکە چەند قووەتی هەیە و چ شتێک بوو تۆوەکە هەروەکو بینن ئەم سەفینەیە هاوڕان کە 1147 کەس کڕیوتیان 10,000 دلارە یەک سەفینە بە 10,000 دلاری کە نزیکەی یەک دەفتەریەکە و سەفینەی زۆر گرانتریشی تێدایە بەڕێزانم کە پێم وایە گرانترینیان ئەوەش باش هاوڕان دواتر دێنە سەر گرانترینیان
ئەوەش سەفینەیەکی زۆر باشە ئۆپال جێت کە ئەمەش بە 300 دلاریە ئەمەش باشە نرخی زۆر گران نییە کە 18,000 کەسیش ئەم سەفینەیان کڕیوە و هەروەها معلوماتی سەفینەکە و چەندین سەفینەی تر کە بەڕاستی ئەمەیان بە 1500 دلاریە بەڕێزانم کە 15 وەرەقەکە و چەندین سەفینەی تر لێرانە هاوڕێم ئەمە بە 135 دلارە کە ئەمەش نرخی باشە 34,000 کەس ئەم سەفینەیان کڕیوە 1200 دلار هاوڕێن ئەم سەفینەیە من سەفینەم بینی هاوڕێن لەو وێبسایتە کە بە 28,000 دلاری بوو واتە 2 دەفتەر و 8 وەرەقەی نازانم ئێستا ناتوانم ئەم سەفینە نازانم کیهانیان بوو وەکلی لەسەر ئەمەیان بکەم بەلە هاوڕان یەکێکی تر لەم سەفینە گرانانەی کە بوو گەمەکە بەکاری دێ بە 235 کەس کڕیوتیانە 29,000 دلارە واتە نزیکەی 3 دەفتەر بەڕێزانم یەک سەفینە یەک NFT بە 3 دەفتەری ئەمە هەموو گرنگی ئەم وێبسایتە و هەروەها ئەم گەمەیە پێشانەدە کە بەڕاستی لە ئایندەیەکی نزیکدا کاتێککە ئەو گەمەیە لانچە بێ ئێمە ناتوانین هیچێک لەو سەفینانە بکڕین چونکە ئەو کاتی زۆر گرانە بێ بەڕاستی قووەتی ئەو گەمەیە پێشانەدە کە ستارت ئەتلەس شۆڕشێکی نوێیە لە گەیمینگ و هەروەها لە بواری مێتاوێرسە کە حاڵەتی سێڕەهەندی و هەروەها سینەماتیک ئەدەت بە گەمەکان لێرانەش بەڕێزانم قەول چەندین بەشی تر هەیە کە زۆر گرنگ نین ئەم ئاواتارانە کە زۆر پێویست نییە بەڕێزانم گرنگترین بەشی شیپسە کە تو سەفینەکان بکڕی بۆ ئەوەی لە گەمەکە بەکاری بێنی و زیاترین دراو و هەروەها NFT بەدەست بێنی کاروەکو گوتم ئەرزانترین سەفینەکان ئەو دوو سەفینەی فەزایی کە ئەو گەمەیە لە کۆتایی 2022 لانچە بێ و پێویستە ئێوە ئێستا ئەم بەڕاستیەگە پێتان خۆش بێ کە بەشاری لەم گەمەیە بکەن پێویستە ئێستا ئەو NFTیانە بکڕن سەفینەکانتان بکڕن بۆ ئەوەی کاتێکە گەمەکە لانچ بوو بتوانن لەناو گەمەکەم سەفینانە بەکاری بهێنن پێشەوەی ئەم گەمەیە لانچ بێ قەوڵ وایە مینیگەیمێک چونکە ماوەی لانچبوونەکە زۆری ماوە مینیگەیمێک دێ کە ئێواتوانن لەو مینیگەیمەی بەشاری بکەن و پێشەوەی گەمەکەی بە تەواوی لانچ ببێ و لەوێش بەشاری بکەن و زیاترین دراوی ئەلکترۆنی و هەروەها NFT بەدەست بێنن و هەر کاتێک کە گەمەکە لانچ بوو و هەروەها مینیگەیمەکەش لانچ بوو من بۆ ئێوە ڤیدیۆ دروستەکەم بۆ ئەوەی ئێوەش بچن بەشاری لە گەمەکەی بکەن و زیاترین قازانج بکەن بەلە هاوڕان هەرچەندی من باسی ئەم پرۆژەیە بکەم هەر کەمە چونکە شۆڕشێکی نوێیە لە گەیم کە حالەتی سێڕەهەندی و هەروەها سینەماتیک و گەورەترین مەکینەی بەکاردینی بۆ ئەوەی بەڕاستی شتەکە لە واقعیەتەوە بچێ کە هەروەکو لە گەمەکە شەبینن ئەو کەسەی کە ئەو گەمەیە کە بەڕاستی هەستی وابێ کە شتەکە واقعیە و لە ناو گەمەکە لە خەیاڵە نەگەژ بێتە ئەو شوێنەی لە ناو گەمەکە بگات بەو شوێنەی بەڵێ هاوڕێیان من ڤیدیۆی زیاتر لەسەر ستارت ئەتلەسی دروستەکەم چونکە ئەم پرۆژەیە لە هەنگاوی یەکەمیدایە و هەر شتێکی گرنگ هەر لانچێک یاخود هەر بابەتێکی گرنگ سەبارەت بەو گەمەیە هەبێ من بۆ ئێوە ڤیدیۆ دروستەکەم و زیاترین ڤیدیۆ لەسەر ستارت ئەتلەس بۆ ئێوە دروستەکەم ئەوە یەکەم ڤیدیۆ بوو باس تەنها هاتم پرۆژەکە بە ئێوە بناسێنم چونکە قەولم بە ئێوەدا بوو کە پرۆژەکە بە ئێوە بناسێنم هەروەکو بینیتان بۆ خۆتانیش وەرنە ناو وێبسایتی گەمەی ستارت ئەتلەس و بەڕسی یاخود تحقیقی ئەم پرۆژەیە بکەن ئەگەر عەقڵ و مەنتقی ئێوە گرتێوە شەتوانن بەکڕینی NFT لە ئێستادا کە هەرزانترین نرخن بکڕن و هەر کاتێکە گەمەکە لانچ بوو بتوانن لەناو خودی گەمەکە NFTیەکان بەکاری بهێنن و زیاترین قازانج بکەن بەڵێ هاوڕان سوپاسی ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون ببورن کە ڤیدیۆەکەم درێژ کردەوە بەڵام پرۆژەیەکی زۆر گرینگە ستارت ئەتلەس هەر ڕەخنا کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ